بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان و حکومەت و سەرۆکایەتیێرم کاردانەوەی لێکەوتوتە لەسەر ئاستی پەرلەمان فراکسیۆنەکانی ئۆپۆزیسیۆن بەشێکیان کشاونەتەوە بەشێکیان بایکۆتیان کردو بەشێکیان دەستەکارکێشانەوەیان پێشکەش کردووە لەسەر ئاستی عێراقیش هەوڵ هەبووە سکاڵا تۆمارکراوە سەرۆکی پێشووی پەرلەمانی کوردستان لە دەرگای فیدراڵی سکاڵای دژی درێژکردنەوەی تەمەنی حکومەت و سەرۆکایەتیێرم و پەرلەمان پێشکەش کردووە لە بەرنامەی ئەمڕۆ لەگەڵ بەڕێز دکتۆر یوسف محەممەد سەرۆکی پێشووی پەرلەمانی عێراق و پەرلەمانتاری پێشووی عێراقیشە قسە سەر چەند پرسێکی گرنگ لەوانە تۆمارکردنی سکاڵا لە دادگای فیدراڵی ئایندەی دامەزراوەکان لە هەرێمی کوردستان و دۆخی ناوخۆی هەرێم و پەیوەندیەکانی هەرێم و بەقەداش دەکەین. کاکتۆر بەخێر سوپاس بۆمەوەتان. زۆر سپاس بۆ سپاس دەکەم. ئەگەر سەرەتا لە درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان و حکومەت و سەرۆکایەتیێرم و دەست پێ بکەین خوێنەوەی بەڕێزت بۆ ئەو درێژکردنەوەی چییە و چۆن لەو درێژکردنەوەی دەڕوان؟ خۆی ئەمە هەندێک شتی مەبدەئی لەم قەزیە هەیە وەکو بنەمای جێگیر کە ئێمە هەمومان بڕوامان پێی هەیە و لە هەمان کاتیشە کۆمەڵێک شت کە پەیوەندیدارە بە دۆخی هەرێمی کوردستان لەم پرسیابوونی هەیە. لە ڕاستی وەکو مۆزوعێکی مەبدەئی درێژکردنەوە لە سیستمی دیموکراسیان نییە، یعنی بۆ ماوەی ئەو دەسەڵاتانی کە هەڵبژێراوە، چونکە هەڵبژاردن خۆی بۆ خۆی گرێبەستە لە نێوان دەنگ دەروە و کەسێک کە خۆی کاندید کردووە لەسەر بنەمای ئەو بەڵێنانەی کە هەڵبژێررا و یاوێتی بە دەنگدەر کە لە ماوەی ئەو ماوەی کە بۆی دیاری کراوە لەو کاتێک لەو ماوەیە کار بکات بۆ بەدیهێنانی ئەو بەڵێنانەی کە بە دەنگدەریەوە یعنی ئەبێت لەو ماوەیە ئەبێتەوە لە دوای ئەو ماوەیە پێویستە کات جارێکی تر هەڵبژاردن بکرێتەوە و ئەنجامدانەوەی هەڵبژاردن لە هەمان کاتە هەم بۆ نوێبوونەوەیە و هەم بۆ ڕاپرسیکردنە لەسەر ئەدای ئەوانەی کە سوڵتان بەدەستە، یعنی هەڵبژاردن بۆ چییە؟ یعنی بۆ ئەوەیە کە خەڵک جارێکی تر ئەڕواتە سەر سندوقەکانی دەنگدان ڕێی خۆی دەربە بڕێ بەرامبەر بەوەی کە دەسەڵاتدارە کە ئایا توانێتی و بەڵێنانی یاوێتی بە خەڵک جێبەجێ بکە یان نا ئەو کەسێک کە خۆی هەڵبژێراوە ئیتر بۆی نییە، یعنی ناتوانێت خۆی بۆ خۆی ماوەکەی درێژکاتەوە. ئەمە یعنی یەکێک لە بنەماهرە سەرەکیەکانی دیموکراسی کە پێویستە کات هەڵبژاردن دەوری بێ واتە یعنی بۆ لەو کاتانی کە بۆی دیاریکراوە هەڵبژاردن ئەنجام بدرێت و لە هەمان کاتیشا ئاڵوگۆڕی ئاشتیانەی دەسەڵات بێتەکایەوە. بۆیە لە ڕووی مەبدەئیەوە ناتوانرێ هیچ پۆست یان هیچ ئەنجومەنێکی هەڵبژێررا و ماوەکەی بۆ درێژ بکرێتەوە و ئەمە لە دەستوری هەمیشەی عێراقیشە تەسبیەوە کە هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش بە ڕێژەیەکی زۆر دەنگیان بۆیەوە لەو دەستورەیە ئەوە چەسبیەوە کە پێویستەکات هیچ یاسایەک لە عێراق دەرنەچێ دش بێ لەگەڵ بنەماکانی دیموکراسی و دش بێ لەگەڵ ماف و ئازادی سیاسیەکانی چەسپێنراو لە دەستوری هەمیشەی عێراق. ئەمە یعنی لە ڕووی مەبدەئیەوە. بەڵام لە هەمان کاتیشە دۆخی هەرێمی کوردستان تا بێت بەرەو چەقبستنی زیاترە ڕوات، دۆخی هەرێمی کوردستان تا بێت یعنی ئەچەقەیە لەو شێوازی کارکردنە هەڵەیی کە لە دوای 92ەوە لە هەرێمی کوردستان شکڵی گرتووە و ئەم دوو حزب حکومڕانی هەرێمی کوردستان ئامادە نین بە هیچ شێوەیەک دەست بەرداری ببن و یعنی سەیری کە بەردەوام دووپاتی ئەوەکەنەوە کە لە 92ەوە تا ئێستا ئەنجامێدەن، ئەوەی کە هیچ هەڵبژاردنێک لە کاتی خۆیان ئەنجام نەدرێ، ئەوەی کە هیچ هەڵبژاردنێک ببێتە زور و بێبێ گرێ و کۆڵ بەڕێوە بچێ، ئەوەی کە چەک بەدەست ئەم دوو هێزەوە بەردەوام بێ و خۆیانی پێپارێزن، ئەوەی کە نەیەڵن ئاڵوگۆڕی ئاشتیانەی دەسەڵات بێتەکایەوە، ئەوەی کە ڕۆژ لە دوای ڕۆژ پێمان بڵێن کە ئەوان دەسەڵاتدارن و ئەوان سوڵتەکان پەیوەندیدار نییە بە دیموکراسی، بەڵکو سوڵتەکان پەیوەندیدارە بەو چەکەی کە هەڵیان گرتووە و بەو چەکەی کە ئامادەنین دایبنێن و ئێستا یعنی دۆخی مەترسیدارتری ژاتۆتەکایەوە ئەویش بریتە لە بە ئەمنی بوونی ململانیەکانی نێوان پارتی و یەکێتی و بە ئەمنی بوونی ململانەکانی ناوخۆی یەکێتی و ناوخۆی پارتیش کە ئەمە هەم تەمەنی ئەم ڕژێمە حکومڕانی هەرێمی کوردستان کەمترە کاتەوە و ململانەکان لە داهاتووە زیاتر پەرە پێدا.
ئەمە هەمووی لە بوعدە سیاسیەکەی لە بوعدە اقتصادیەکەشی هەمومان دۆخی ئابووری هەرێمی کوردستانە بینین ئەو نغڕۆبوونەی هەرێمی کوردستان لەناو گەندەڵی ئەو نغڕۆبوونەی هەرێمی کوردستان لە ناو سیستمێکی ئابووری دواکەوتوو کە ناتوانێت لانی کەمی پێداویستیەکانی ژیانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان دابین کە و ئەمە وای کردووە کە خەڵکی کوردستان ڕاکە یعنی ئەوە تا بینی سەرباری ئەو هەموو ئاستەنگانی کە لە بەردەم کۆچبەرانە هەیە بەڵێ ئەوە گەورەترین استفتا لەسەر ئەم ڕژێمی حکومڕانی کە لە هەرێمی کوردستانە هەیە کە خەڵک سەرباری هەموو مەترسیانەی کە لەو ڕێگایە هەیە سەرباری هەموو مەترسیەکانی کە لە ئیجە هەیە سەرباری هەموو مەترسیەکانی کە لە کەناڵی ئینگلیز هەیە بەڵام خەڵک ئەو ڕێگای کۆچە بەرنادەن و ئەڕۆن ئەمە جگەلەوەی کە لە هەموو هەڵبژاردنەکانی ئەم دواییە بەردەوام ڕێژەی بەشداریکردنی هاوڵاتیان هاتۆتە خوارەوە کە ئەمەش دەرخەری ئەوەیە خەڵکی هەرێمی کوردستان بڕوایان بەو پرۆسە سیاسیە نەماوە کە ئەم ڕژێمی حکومڕانیە سەیداری باشە بەس وەکو دوای 11 کە ئێستا تێپەڕیوە و تەمەنی هەرسێ دامەزراوەکە بڵێن درێژکراوەتەوە پێناسەیت و بۆ ئەو دامەزراوانە چییە؟ پەرلەمان حکومەت سەرۆکایەتی هەرێم دوای و هەمویان ماوە بەسەرچوون هەمویان ماوە بەسەرچوون و ئێمە بڕوامان بەوە هەیە کە ئەوانە سوڵتەکان کۆتایی پێهاتووە شەرعیەتی سوڵتەکان کۆتایی پێهاتووە ناشەرعیشنەوانەیە بەڵێ شەرعیەتیان نەماوە و لە هەمان کاتیشەوە و چەند جار باسمان کردووە شەرعیەتیشیان بە هەڵبژاردنێکی پڕگرێ و گۆڵ و پرتەزویر بۆ ناگەڕێتەوە و یعنی پێم وایە ئێستا لەحزەیەکی مفارەقەیە بۆ ئەم ڕژێمی حکومڕانیەی هەرێمی کوردستان و پێویستەکات و ئاوا بیبینین یعنی لەو چوارچێوەیە بیبینین کە ئیتر کاتی ئەوەیە قسەیەکی جدی لەسەر ئەم شێوازی حکومڕانیە هەرێمی کوردستان بکەین کە ئایا ئەتوانرێت تەماهی لەگەڵ کرێ ئایا ئێمە ئەو خەڵکانەی کە هەموو لە ماوەی ڕابردوو ناڕازی بووین لەسەر ئەم شێوازی حکومڕانیە هەر بۆ شێوازی ڕابردوو بەردەوام بین کە ئەوانە هەڵبژاردنەکەن بە ئارزوی خۆیان نەخشە ڕێگای نەخشەی هەڵبژاردنەکە دیاریەکەن بەشدار بین تایە یان بە شێوازێکی تر مامەڕی لەگەڵ بکەین بۆیە من پێم وایە ئێستا کاتی یعنی کاتی حەسمە کاتی بڕیاردانە لەوەی کە چۆن مامەڵە لەگەڵ ئەو شێوازە حکومڕانیەکەی لە هەرێمی کوردستان بەس دابڕانەکە چۆن دەکرێت لاسی پەرلەمان بێ یاخود شەقام و دەسەڵات کە دەڵێ ئێستا کاتیوەیە کە داببڕێن ئەوانەی کە ناڕازین لەم حکومڕانیە پێم وایە کاتی ئەوەیە کە ئەوەی ناڕازی لەم سیستمی حکومڕانیە بە تەواوەتی خۆی داببڕێ لەو مؤسسانی کە ئەم ینی ڕژێمی حکومڕانی ئێستای هەرێمی کوردستان لە بەردەستێتی و پێویستە کات هەمومان داوایەوە بکەین بە چاودێریەکی نێودەوڵەتی لەژێر چاودێری نەتەوە یەکگرتوەکان و بە ئیشرافی نەتەوە یەکگرتوەکان بە کۆمسیۆنێکی بێلایەن و لە ڕێگای بێلایەنکردنی هێزی چەکدارەوە هەڵبژاردنێکی نەزیه لە هەرێمی کوردستان ئەنجام بدرێ و ئەو کاتە سەر لە نوێ دامەزراوە شەرعیەکان دروست بکرێتەوە وەگەرنا ئەم ڕژێمی حکومڕانی من پێم وایە زۆر درێژە بەس بۆچی وشەی ڕژێم بەکاردێنی لە ڕاستیە چونکە سیستم شێوەیەک لە ڕێکوپێکی تایە یعنی سیستم لە هەموو شتێکە ینی کۆمەڵێک پەیوەندی ڕێکوپێک و اینجا بەرهەمهێن و ینی دەلالەتێکی باشی هەیە بەڵام ڕژێم ئەو دەلالەتە ئیجابی نییە ئەمەی کە لە هەرێمی کوردستان دەلالەتی ئیجابی نییە بۆیە من بەڕاستی وشە ڕژێمەکاریان دەڵێ ڕژێمی حکوومەتی هەرێمی کوردستان من پێم وایە ئەسڵەن ئێمە لە هەرێمی کوردستان شتێکمان نییە بە ناوی حکوومەتێکەوە کە خاوەنی هیم بێت دەسەڵات بێت لە هەموو هەرێمی کوردستان ئێمە چەند دەسەڵاتێکی حزبیمان هەیە لە هەرێمی کوردستان کە لە ناوچە جیاوازەکان حکومەکە ینی تۆ ڕەنگە ینی جەنابەت لەو چاوپێکەوتانەی کە کردومانە ڕەنگە زۆربەی کات ئاگال لێ بوو من وشەی حکوومەت بەکار نایەن چونکە من پێم وانییە ئێمە حکوومەتێکمان هەیە لە هەرێمی کوردستان بەرپرسیار بێ بەرامبەر بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەڵکو کۆمەڵێک سوڵتەمان هەیە هەندێکی سوڵتەی حزبین هەندێکی سوڵتەی خێزانی حکوومەت و سوڵتەوەیە کە ئەمە دەسەڵاتی ئەمری واقعە بەڵام حکوومەت یعنی مؤسسەیە یعنی بودجەکەی دیارە خەڵکە زانێ داهاتەکەی چییە و دەسەڵاتی هەیە بەسەر هەموو ناوچانی کە حکومی تیاکان بەڵام ئەمە هەر سوڵتەیە و شتێکی ئەمری واقعە وەگەرنا ناتوانین یعنی بۆ نمونە یعنی لەم ڕۆژانی ڕابردوو کەسێک
فەرمانی گرتنی هەیە لە هەولێر کە ڕۆشتە هەولێر خەریک بوو شەڕ قەومەیە کەچی لێرە اعتیادیە یا لێرە خەڵکێک هەیە فەرمانی گرتنی هەیە لە هەولێر ئەبێ بە مەکتەبی سیاسی یعنی مەکتەبی سیاسی حزبێکی مەسەرەن پارتی هینی کردووە پارتی مؤتەمەری کردووە یەکێک کە لێرە فەرمانی گرتنی هەیە لەم دەڤەرە ناتوانێت بێ بۆم دەڤەرە چونکە فەرمانی گرتنی هەیە لەوێ ئەبێ بەندامی مەکتەبی سیاسی و حزبە کوای یعنی ئەمە سوڵتەیەکی یەکگرتوومانە حکوومەتێکمان هەیە کە سوڵتەی بەسەر هەموو هەرێمی کوردستانە بش باش بەزوو لایەنەکانی ئۆپۆزیسیۆن ئێستا چیان لە بەردەمدایە هەرچەندە ئەوەی کە هەڵوێستی جیاوازە ڕاگەیەنراوە بە سندێک پەرلەمانتاری پێشوو بۆ نمونە یاخود لەسەر یعنی هەڵوێستیان لە موچەدا کوت کردەوە هێندێک پەرلەمانتاری پێشووە بوو خۆشیان پێشتر بڵم موچیان وەرگتەوە بەس ئێستا شەڕەکان هەموو شەڕی یانێ و کشانەوەی لە موچەدا کورد بکرێتەوە کارێکی هەڵە نییە خۆی ئەوەکو عرزم کردی یعنی بێت وێنە گەورەکە ببینی و هەڵوێست لە وێنە گەورەکە ببینی هەڵوێستە چییە لەو سیستمی لەو با بڵێن ڕژێمی حکومڕانی کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە لەو شێوازی حکومڕانی کە لە هەرێمی کوردستان هەیە و ئێمە بە وتارێکیش ئاماژەمان پێکرد لەوەی کە ڕێیمان چییە لەسەر ئەوەی کە چۆن مامەڕە لەگەڵەوە کرێ بە تایبەتی لەسەر لە مەسەلەی تەمدیدە طبعاً زۆربەی هەرە زۆریەوانی کە ناڕازین دژی تەمدید بوون دژی یعنی درێژکردنەوەی پەرلەمان بوون و دەنگیان پێنەداوە بەڵام لەگەڵیشیە چۆن مامەڵە لەگەڵ کرێەوە بە من ڕایش سەریحی خۆمانم باس کرد و خۆم وەکو شخصی کە ڕەنگە هەنگاوی دروست لەم کاتەیە بریتێر لە دەستکێشانەوە لە پەرلەمانی کوردستان بەڵام هەموو ئەوانەی کە ناڕازین بێن هەڵوێستی خۆیان بۆ خەڵک ڕابگەێنن نەکەونە موزایدەکردن بەرامبەر بە یەکتر نەکەونە قسەکردن لەسەر یەکتر هەڵوێستی خۆیان بۆ خەڵک ڕابگەێنن خەڵک بڕیار بدا کە هەڵوێستی کێ دروستە خزمەت بە سەڵاتەکەەوەی کە هەموو کاری پەرلەمانی لە موچەدا بەڵێنیاییەوە ئەو شەڕ لابەلایانی کە ڕۆدن و باسی وەشمان کردو ئەو شەڕ لابەلایانە لە خزمەتی ئەو سوڵتەیە کە لە هەرێمی کوردستانایە تۆ سەیریکە لە ماوەی ڕابردوو چەند هینێک هاتەکایەوە چەند یعنی ململانی و شەڕی ڕاگەیاندن ئەم بەم تۆپیایی پارتیت ئەو بۆ تۆپیایی یەکێتیت یەکێتی و پارتیش دەوەلا بۆ خۆیان دانیشتون ئەمانە خۆیان بە یەکتری ئەڵێن ئەمە پیایی ئەوە پیایی ئەوە جا لەبەرەوە ئەوە خزمەت ناکات ئەوەی خۆی بە ئۆپۆزیسیۆن نەزانێ ئەوە خزمەتی ئۆپۆزیسیۆن و خزمەتی خەباتی مەدەنی و خزمەتی چاکسازی لە هەرێمی کوردستان ناکە بەڵکو پێویستمان بەوە هەیە تۆزێک لێبوردەبین بەرامبەر بە یەکتر یعنی ڕێیەکانی خۆمان بەڕاستی پێویستەکە بە سەریحی بڵین بەڵام ئیتر ئەوەندە هێرشکردن و هین بەقەڵمان نایەت لەسەر یەکتر باش بە سەبارەت بە یاساکە کە بڵاو بۆوە بڵێن هیچ سەرۆکی پەرلەمان و جێگرەکەی و سەرۆکی هەرێمیش واژویان نەکرده بوو ئەوە چۆن ینی خوێندنەوە چییە کە ئەم یاسای بەردەوامبوونی خودی پێنجەمی پەرلەمانی کوردستان خۆی ئەوەی تێک بوو لە مفارقەکان یعنی ئەو یاسایە ئەوانە ڕێکەوتنیان لەسەری کردبوو کە دەریکەن لە پەرلەمانی کوردستان بەڵام کەس واژەی خۆی نەخست بەسەر یعنی هازان لە کوردستان ئەو هینە متەبع نییە بە هیچ شێوەیە کە کەس واژۆی لەسەر نەکا من نەزانم یعنی بە پێی یاسای سەرۆکایەتی هەرێم ئەگەر لە ماوەی 15 ڕۆژە یاساکە واژۆ نەکرا ئەوە خۆی بە دەرچوو حسابە بەڵام خۆکرا بە ناوی هەر یەکێک لەو سوڵتانەوە بڵاو بکرێتەوە بەس سەرۆکی هەرێم دەیتوانی ڕەتیشی بکاتەوە ئەو دەسەڵاتی هەیە بەڵێ ئەیتوانی توانێت واژۆی بکات پەسەندی بکات واژۆی نەکات ئەتوانێت ڕەتی کاتەوە باشە واژۆی بکات واژۆشینەکە واژۆی نەکە ئۆتۆماتیکیان خۆی ئەگەڕەتی بکاتەوە چی ڕوودا بۆ نمونە ئەوە ئەگەر ڕەتی کاتەوە ئەڕاتەوە بۆ پەرلەمانی کوردستان و پەرلەمانی کوردستان بڕیار لەسەر ڕەتکردنەوەکەیدا کە ئایا ڕەتکردنەوەکەی قوبوڵەکات یان ڕەتکردنەوەکە ڕەدەکاتەوە باشە لەسەر سکاڵای بڵین ئەو سکاڵایەکی ئۆتۆماتان کردبوو لە هاوتیان مانگە لە دادگای فێدراڵی بۆچی پەناتان بردوتە بەردادگای فێدراڵی سکاڵا بڵین ئەسڵی بابەتەکە لەسەر چییە چەند سکاڵا یەک سکاڵایە دووە چەندە بڵێن ئەوە سکاڵایە داوایە لە دادگای فێدرالی تۆمار کراوە لەسەر نادەستوری بوونی ئەو یاسایی بەردەوامبوونی خولی پێنجی پەرلەمانی کوردستان و طبعاً بەدڵنیایی پێشینە هەیە لە دادگای باڵای فێدرالی عێراق کە درێژکردنەوەی
ئەنجومەنی پارێزگاکانی ماوەی ئەنجومەنی پارێزگاکانی عێراقی ڕەت کردەوە پێشتر بە بڕیارێک دادگای باڵای فدرالی و لە ڕاستیە بە ئەزمون وەرگرتن لە زۆرێک لە بڕیارەکانی پێشووی دادگای باڵای فدرالی بە تێڕوانین لە دەستوری هەمیشەی عێراق بە تێڕوانین لە بنەما جێگیرەکانی دموکراسی بە هاوکاری چەند یاساناسێک ئەو هینەمان نووسیوە ئەو داوایەمان نووسیوە و پێمان وایە کە ئەگەر دەستێوەردانی سیاسی نەکرێ بە دڵنیاییەوە یعنی هەرچۆن هەروەکو چۆن دادگای باڵای فدرالی درێژکردنەوەی ماوەی ئەنجومەنی پارێزگاکانی ڕەت کردەوە ئەبێ درێژکردنەوەی ماوەی سکاڵەکان دوو بەرگەیە یان یەک بەرگەیە چی یان یەسەر چییە خودی سکاڵەکە دوو بەرگەیە بەرگەی یەکەمیان چیە و دووەم چیە بڵێ بەرگەی یەکەمیان ئەوە بوو کە بۆ جەنابتم باس کرد بەرگەی دووەمیان با بمێنێ بۆ کاتی خۆی بەرگەی دووەمیان بمێنێ نهێنیەوە نانهێنی نییە بەڵام هەندێک هین هەیە ڕێوشێن هەیە کە ڕەنگە پێش دادگا نەکەوی باشترە دادگا بڕیاری خۆی تیابا اینجا و کات بەس کاتێکی زۆری ناخایێت تا و سکاڵانە هەیەکلا دەبێتەوە سوکانێکیان نەڵا ڕەنگە 6-7 مانگ ینی تقریبا نزیکەی ساڵێک ئەوەندە دەخانێت ئەم دادگایە چستە بەڕاستی چست و چالاکن بەڕاستی ئەم تشکیلەی ئێستای دادگای باڵای فدرالی چست و چالاکن یعنی هیچ داوایەک نییە مەسەرەن لە 4 مانگ تێپەڕی بێت یعنی بڕیاری تیادەن یعنی ئێستا داوایەکی تر هەیە سەبارەت بە خانەنشینان لە دادگای باڵای فدرالی خانەنشینانی هەرێم پێم وابێ لە مانگی 9 تۆمارکرا 24 دوازە بەڵە 23 من دوا بڕیاری تیادرێەوە من متابعاکەم یعنی زۆربەی هەرە زۆریە و قەزیانەیە چێتە بەردەم دادگا بە زوویی هەوڵی یەکلاکردنەوەیدەن ڕێوشێنەکەشی وایە یعنی دوای ئەوەی و داوایە تۆمارکراوە لە ماوەی 15 ڕۆژە دادگای باڵای فدرالی داواکە ئاڕاستی لایەنی پەیوەندیدار ئەو کەسی کە داوای لەسەر تۆمارکراوە یا و مۆسسەی داوای تۆ لەسەر تۆمارکراوە ئەیکاوە داوای ڕەیەکە و دوای ئەوە داگیرنی دەست پێ بەس ئەمە چیە لە تۆمارکردنی ئەم سکاڵە چووکە ڕەنگە خەڵک بن جەنابەت ئێستا پەرلەمانتارینی کوردستان بڵین بۆچی ئامانج هەدەفەکە چی بوو کە ئەو سکاڵەتان تۆمار کردووە لە ڕاستیە ئێمە پەرلەمانتار نەسەرۆکی پەرلەمانی ئێستا نە پەرلەمانتارین بەڵام چێ ئەو کاتەی پەرلەمانتار بووین یان سەرۆکی پەرلەمان بووین یا پێش ئەوەش باشە و تەنانەت پێش دروستبوونی بزوتنەوەی گۆڕانیش جەختمان لەسەر بنەمای جێگیرەکانی دیموکراسی کردوتەوە یعنی یەکەم کەسێک کە لە کوردستان ڕەنگە لەسەر مەسەلەی درێژکردنەوەی ماوەی پەرلەمان قسەی کردووە ڕەنگە بەردە بوو بێتم یعنی مانگی پێم وابێت یەکیان 2 ساڵی 2009 ئەسڵ گۆڕان ئەو کاتە هێشتا هەر دروست نەبوو بوو شتێکمان بڵاو کردەوە لەسەر ئەو خولی سێی پەرلەمانی کوردستان لیژنەی یاسایی پەرلەمان جوابیان داینەوە ئێمە جارێکی تر قسەمان لەسەری کردەوە خوا لە خۆش بوو جەوەرنامە بابەتێکی لەسەر نووسی و تەئیدی ڕێیەکەی ئێمەی کرد یعنی لەو کاتەوە ئێمە متابعین لەو پرسانی تەوان هەر خۆمان ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی مامۆسایان و ئەکادیمیان و مامۆسایانی زانکۆ یعنی ئەو کاتش کە مامۆسای زانکۆین هەریشمان لەسەر ئەم بابەتانە کردو بۆیە ئێستا بە دەرفەتێکی گونجاومانزانی کە دەرفەتمان هەبوو یعنی بەڕاستی کە ئیشە سەر ئەم سکاڵایە بکەین و کاتمان هەبوو و سکاڵاکەمان چاوەڕێی بەرهەم دەکەن لەو سکاڵایە کاک حەکیم منەمێ بەسەراحەت لەم مەوزوعە قسە بکەم لەو ئەویشەوەیە کە من پێم وایە ململانێ لە پێناوی هێنانەکایی دیموکراسی ململانێ لە پێناوی هێنانەکایی ژیانێکی باشتر بۆ خەڵک ململانێ لە پێناوی هێنانەکایی چاکەی گشتی ململانەیەکی ڕۆژانەیە وابێ شێوازی جیاواز وەربگرێ شتێک نییە یعنی تۆ بڵێ وڵا ئەمە تحقیقەکەم یعنی بەدەستی ئێهێنم دیموکراسی بەدەستی ئێهێنم و ئەڕۆم پاڵی لێ ئێمەوە شتی وانە حملەی انتخابی ئەم جارێ حزبی دیموکراتی ئەمریکا یەکێک لە گەورەت یعنی گرنگترین شعارە مەرکەزیەکانیان بریتی بوو لەوەی کە دیموکراسی ئەمریکا لە خەتەرایە بۆیە من پێم وایە کە پێویستە کات هەموو شێوازێک بگرینە بەر لەم ململانەیە و سەرکەوتوو بووین یا ئەهلە نوسانم قۆناغێک ڕۆشتوونەتە پێشەوە و ئەگەر سەرکەوتوو نەبووین پێویستە کات ڕەوشۆنی تر باشنە بەر نابێ پاڵی لەبینەوە ئەو بۆ ئەمریکا بۆ کوردستان چی لە خەتەردایە بۆ کوردستان هەرێمی کوردستان لە خەتەرایە بۆ کوردستان ژیانی خەڵکی کوردستان لە خەتەرایە بۆ کوردستان نەمانی هاوسەنگی لە پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و عێراق
لە خەتەرایە و بۆ کوردستان ژینگە و ژیان و ژیار و یعنی هەموو شتێکی خەڵکی کوردستان لە مەترسیایە یعنی ئەم دەسەڵاتە وای کردووە ڕۆژ دوای ڕۆژ هەرێمی کوردستان باشەکشاکە باش سەبارەت بە بڵین سکاڵایی و خانەشینیان شێ و ژەوەیە کە داوا دەکەن یاسای خانەشینی یەکگرتوو لە هەرێم کە لە عێراق بڵین دەرچووە لە هەرێم کاری پێ بکرێت کار خانەشینێک 500,000 کەمتر بڵین موچەکەی نەبێت ئەمەشیان بڵین دەرەنجامێکی دەبێت ئەوە خۆڵستاوەتەوە سەرچی ئەوە ڕاستە ئێمە داعم بووین بە هاوکاری کۆمەڵێک دۆست کە دیسانەوە کۆمەڵێک دۆستی یاساناس کە هاوکار بوون و هەروەها کۆمەڵێک دۆست کە ینی تێچووی پارێزەرەکانیان لە ئەستۆ گرتووە بەڵامەوە چەند خانەنشینێک لە هەرێمی کوردستان داواکەیان تۆمار کردووە ئەوەش دیسانەوە چاوەڕێەکەین کە ئینشاڵڵا نەتیجەکەی باش بێت و ئەو سکاڵایە پەیوەندیدارە بە ژیانی هەموو خانەنشینانی شایستەی هەرێمی کوردستان بەوەی کە ئێستا ئەم سوڵتەی لە هەرێمی کوردستان هەیە یاسایەکی خانەنشینی جێبەجێیەکە کە هەڵوەشاوەتەوە عێراق هەڵوەشاوەتەوە بەڵێ یاسایەکی خانەنشینی عێراق جێبەجێیەکە کە هەڵوەشاوەتەوە و لە جێگای یاسایەکی خانەنشینی تر هەیە کە دادپەروەری زیاتری تایە کە لانی کەمی ژیانی خانەنشینانی عێراق بە هەرێمی کوردستانیشەوە دابینەکە یعنی مەسەلەن هەر بۆ نمونە حەدی ئەدنای خانەنشینی لە هەرێمی کوردستان 220,000 بەڵام حەدی ئەدنای خانەنشینی لە عێراق بە تعدیلەکەی کە لە 2009 ئێمە کردمان ینی ئێمەش بەشدار بووین لە 2019 عفو حەدی ئەدنای ینی لانی کەمی بریتە لە 500,000 بزانە فەرقەکە چەنە و لە هەمان کاتیشە بۆ موچەکانی تریش بە هەمان شێوە ئەوانەی کە مەسەلەن خزمەتیان زۆرە شاهدیان هەیە معادلەیەکی زۆر هاوسەنگتر و دادپەروەرانەتر کات لە موچەی خانەنشینە باڵاکان و خانەنشینە باش با یەک پرسیارەتی لەسەر سکاڵەکە سکاڵە سەرکیە تۆمار کردوێت بۆەوەی پەرلەمان جەنابەت سکاڵەکە لە سەر کێیە لەبەرەوەی کە سکاڵاکاری جەنابەت لەبەرەوەی پەرلەمانی کوردستان و یاسایی تەشریع کردووە سکاڵەکە لەسەر سەرۆکی پەرلەمانی کوردستان لەسەرەوە باش بەس بۆچی دوایی تا یاساکە بڵاو نەکراوە لە وقاعی کوردستان بەڕێستان سکاڵەکەتان تۆمار نەکرد ئەو پرسانە پرسی شکڵین لە دادگای باڵای فدرالی و پێویستە کات ڕەچاو بکرێ و ینی زۆر جار بەشی زۆری ئەو سکاڵانی کاڕاتە بە دادگای باڵای فدرالی لە ڕووی شکڵیەوە ڕەدەکرێتەوە ئەسڵن یعنی زۆربەی هەرە زۆری ئەو ڕەتکردنەوەنە پەیوەندی مەسەلەن بەوەوە هەیە یاسایەک پێشەوەی دەربچێت ناتوانانی تۆ بڕی لە دادگای باڵای فدرالی سکاڵای لەسەر بکەی یان داوای نادەستوری بوونی بکەیت چونکە مادەی 93 یەکەمی زۆر وازەحە یەکێک لە مەهامی دادگای باڵای فدرالی بریتیە لە ڕقابە لەسەر دەستوری بوونی یاسا و ئەنزمە کارپێکراوەکان ئەبێ بڕاتە قۆناغی کارپێکردنەوە نەکرێت بەر لەو یاسەکە بچیتە بواری جێبەجێکردنەوە سکاڵە تۆمار نابێت دەرچێ عفو کارپێکردن ینی دەرچوون ئەبێ یاساکە دەرچێ اینجا تۆ بڕۆی سکاڵای لێت تێ بکەین باش ئەگەنا یاسایەک کە نەبێ تۆ چیە بێ ڕۆی سکاڵا لەسەر چیەکەی ئەگەر تۆ یاساکە نەبێ لە بەردەستان نەبێ ئەڕۆی ئەڵی چی نادەستوریە بێ یاساکە لە بەردەست بەس سەوێنەی پەرلەمانی کوردستان لە دەرەوە بۆ معلوماتی جەنابێت باشە ئەو سکاڵایە ئەو داوایی ئێمە لە کاتی تێپەڕاندنی یاساکە لە پەرلەمانی کوردستان حازر بوو یعنی پێشتریشی لەسەر کرابوو حازر کرابوو بەڵام چاوەڕێوەمان نەکرد یاساکە دەرچێ و ڕۆژی دوای دەرچوونی یاساکە ئێوارەیەکی درەنگ یاساکە دەرچوو لە 6 مانگا دایان بەزان لە هێنا لە سایتی کوردستان یعنی لینکێکی وەقاعی کوردستانێ لە وەزارەتی داد لە سایتی وەزارەتی داد و بە تاریخی کۆنیش داهێناوە بە تاریخی 2/11 داهێناوە لە کاتێکە من بەردەوام متابعەم کردووە یعنی 6 مانگ ئێوارەکەی ئەوە دابەزیەوە باشە بەس سەبارەت بە وێنەی پەرلەمانی کوردستان ئێستا وێنەیەکی چۆن وا سێشەمەش هەر کۆبوونەوە بکە بۆ دەنگدان بۆن بەسەر پرۆژه یاسای پەرۆدە فێرکردنەوە خوێندنەوەی کۆمەڵێک خوێنەوەی دووەم بۆ پاراستنی مافی ئاژەڵان و هەموارکردنی کۆمەڵێک یاسا ئەوە چۆن دەبینیت لە ڕاستیە خەڵکی کوردستان زۆر چاوەڕێی ئەوە نەماون کە وەزای پەرلەمانی کوردستان چیە چونکە یعنی ماوەکەی تەواو بوو ئەوانە و لە ڕابردووش ئەدای پەرلەمانی کوردستان دیار بووە بەڵام من ئەمەوێت سەرنجە بۆ شتێک ڕابکێشم بۆی کە هەموو ئەمانە کاریگەریە بێت لەسەر کەوتنی وێنەی هەرێمی کوردستان زۆر زیاتر
يعني ئێستا بینین لە سەوێنەکە لە دەرەوە کەوتووە بەڵێ لە بەردەمەکانی پێشتر لەگەڵ جەناب تاباسی ئەومان کردووە کە پشتیوانی نێودەوڵەتی بۆ هەرێمی کوردستان تا بێت لە دابەزینە و بەشی زۆری پەیوەندی بە نەبوونی ئازادی بیرروڕا و گرتنی چالاکوانان و ئازاردانیان و شەهیدکردنی ڕۆژنامەنووس و خاوەن بیرروڕاکان و ئەوە هەیە و ئێستاوا پرسی دموکراسی و ئەنجامنەدانی هەڵبژاردنەکان لە کاتی خۆیان ئەمەشی هاتە سەر سەیری بەراوردی وێنەکە بکە لە نێوان هەرێمی کوردستان و عێراق لە عێراق لە دوای 2004ەوە سەر لە نوێ پرۆسەی سیاسی لە عێراق دەستی پێکردەوە تەڵان 2023 ڕژێمی پێشوو ڕووخا لە دوای 2004ەوە کە جمعیە وەتانی هەڵبژێرا و دوایی دەستور پەسەندکراوانە هیچ هەڵبژاردنێک لە عێراقا دوانەکەوتووە لە کاتی پارێزگاکان نەبێ کە ئەنجومی پارێزگاکان ئێستاوە نەماون لەبەرەوەی هەڵبژاردنەکان ئەنجام نەدراوە نەکەنەوە بەڵکو هەڵبژاردننی پێشوەخت کرا ئەمە لایەکی لە هەرێمی کوردستان هیچ هەڵبژاردنێک لە کاتی خۆی ئەنجام نەدراوە ئەمە جگەلەوەی هەڵبژاردننی پێشوەخت نەکراوە سەیری کە لە عێراقا و حکوومەتێکی تر هاتوۆتەکایەوە بەڵێ ئاڵوگۆڕی ئاشتیانی دەسەڵات هاتوۆتەکایەوە چەند جار ئاڵوگۆڕی ئاشتیانی دەسەڵات هاتووتکایەوە نەک هەر ئەوەی کە ئاڵوگۆڕی ئاشتیانی دەسەڵات هاتووتکایەوە بەڵکو ئاڵوگۆڕی نەوەکانی شکرا حەلبوسی و هەریەکە لە حەلبوسی و محەممەد شیع سوودانی لەو نەوەیە نین کە کاتی خۆی دەستوری هەمیشەی عێراقیان نووسیەوە حەلبوسی ئەسڵەن ئەو کاتار ڕەنگە مهندسێ بوو بە خەریکی هەندێک کارەوە بێ کە ئێستا جاروار وێنەکانی هێننەوە و محەممەد شیع سوودانی یەکێک نییە لەوانەی کە لە دەرەوە بوو بێت لە ناوخۆی عێراقا بووە یەکێکە لەوانەی کە لە ناوخۆی عێراقا بووە واتە چی واتە ئاڵوگۆڕی نەوەکانی شراوە سێری ئەم سیستەمە حکومڕانی هەرێمی کوردستان کە هەر ئەوانەی کە پێشووتر حکومیان کردو ئێستش حکمی هەرێمی کوردستان وردە وردەوا بەڵێ وردە وردەوە یانێ حکم بۆ قڕەکانیان و نەوەکانیان و ئەوە بگواستنەوە یعنی سوورەکە خەریکە زۆر من لەوانە نیم جەناب تەزانین ئێمە یەکێک نین لەوانەی کە معجەب بین بە حکومڕانی عێراق بەڵام ئەبێت دانی پیاونین ئەوە وردە وردە بەرەو سەقامگیری ڕوا ئەوە وردە وردە ڕێچکەی خۆی وەرگرتووە ئەمەش تا دێ بەرەو دواوەگە خۆ بەشێکیشان ئێستا جێگیری سەرۆکێرێم شێخ جەعفەر باسی لەو کە مەلەفێکی ڕەشیان هەیە لای هاوپەیمانان قسەی خۆیانە باشە یعنی هەمویان ئەمە ئازانن مەلەفەکە ڕەشە بەڵێ هەمویان ئەمە ئازانن بەڵام ئامادە نین بۆ ڕانکاری لە ئەدای خۆ بەسە ئیتر پێم وایە کۆتایی بەم شێوەیە ئەمانە بەردەوام من لە حکومڕانی خۆشیان و ئەم هەرێمەش ڕوبەڕووی هینێکی چارەنووسێکی نادیارەکەنەوە باش بنەوەی دومی سیاسەکان ئێستا کە لە سلێمانی باڵا دەستن لە هەولێر باڵا دەستن بە مەترسیان دەزانی بەڕێزت ئەزانی وەکو باسم کرد یەکێک لە کێشە هەرە سەرەکیەکان جگە لەوەی کە ئێستا خێزانە سیاسیەکان لە هەرێمی کوردستان چەند خێزانێکی کەم باڵا دەستن لە حکومڕانی لە ماڵەش نەماوە ماڵە نییە یعنی چەند خێزانێکی کەمە و جاری وا هەیە لە بینی ئەم خێزان و ئەو خێزانە بێ بە ملانێ ناو ئەم حیزب وەناوە حیزبیش بە هەمان شێوە بەڵام لەمە مەترسیدارتر بە ئەمنی بوونی ململانیەکانی ناوخۆی هەیە مەترسی چیە کە یەکەم جارە مەسەلەن بەڕێزوا وا بەڕوونی دەڵێ پرسەکە بە ئەمنی کراوە پەیوەندەکانیان ناکۆکیەکانیان ئەو مەترسی چییە بۆ نمونەکە بە ئاسایشی هەرێمی کوردستان لە مەحەکە ئاسایشی خەڵکی کوردستان لە مەحەکە و يعني كوي أزموني يعني أوي كناويان ري أزموني حكمرانية هەرێمی کوردستان کە ئەزمونێکی زۆر جوان نییە بەڵکو ئەزمونێکی شکست خواردووە ئەوەندەی تر محکومە بە فەشەل و کێشەکە ئەوەیە کە خەڵکی کوردستان زەرەرەکە لە کۆی ئەم ململانیانی کە دێتەکایەوە باشە بەس پاڵ بە ئەمنی بوونی پەیوەندیەکان و ناکۆکیەکان بڵێن گرژیەکان ئێستا بڵێن مانەوەی هێزی چەکدار بەم شێوێدا بەشبوونی بەسەر حیزب چەند ئاساوارە خراپەکەی چییە ئێستا کە بەڕوونی زیاتر زەقتر دەبێتەوە لە ئێستادا بڵێن لە هەموو ساتێکە ئەگەری بێردادانی چەکداری لە نێوان ئەم دوو هێزا هەیە هەرچەندە بەرژەوەندیەکانیان زۆرە ئێستا بەرژەوەندیان زۆرە بۆیە یعنی ڕەنگە پێکدادانی چەکداری لە نێوانیان نێتەکایەوە بەڵام ئەگەر دۆخی ناوچەکە هەندێک گۆڕانکاری بەسەرا بێ و ئەگەر بە شێوەیەک لە شێوەکانی عێراق بوویەوە بە مەیدانی ململانەی نێوان هێزە ئیقلیمیەکان دوور نییە هەرێمی کوردستان ببێ بە مەیدانی پێکدادانی نێوانەوە هێزە ئیقلیمیانە لە ڕێگەی ئەم دوو حیزبەوە و پێکدادان بێتەکایەوە بە تایبەتی کە تەماع لەسەر هەرێمی کوردستان تەماع لەسەر ناوچە جەناکۆکەکان بوونی هەیە ئەمە بە دوور نابینرێ
بەشەوەندی وابکە جارێک تێپێکدادان دروست بێ. ئەمە لایەکی لای دووەمی بوونی ئەم هێزە چەکدارانە بەدەست حیزبەوە هەمیشەوە ئاکات کە دموکراسی ڕاستەقینە حکومی ڕەشید لە هەرێمی کوردستانە نێتەکایەوە و هەمیشە هەرێمی کوردستان یەخسیری دەستی ئەم هێزە چەکدارانە بێت. باشە بەس ئێوە شەرخراپ ئێستا بۆنە سلێمانی کەسێکی ئەمنی حاکمە لە هەولێر بە هەمان شێوە یعنی ساوانی کە لەمە دو حکومڕانی کوردستان ئەو کەسانە کە لە دەستگامنیەکانەوە هاتوون لە هەناوی دەستگامنیەکانەوە ئەوە مەترسیەکەی چییە؟ بەدڵنیاییەوە ئەوە مەترسیەکەی ئەوەیە کە ئەمانە بە دیدێکی ئەمنی بە دیدی موامرە بۆ هەموو شتێک بە ترسان لە هەر جوڵەیەکی ئازاد بەم مینانە مامەڵاکەن دایم لە حاجسێکی گەوری ئەمنیان و هەمیشە یعنی کردە و پەرچەکردارەکانیان پەیوەندیدارە بەو باگراوەندە ئەمنی کە هەیەە و هەمیشە ئەبینین پەرچەکردارەکانیان پەرچەکرداری توندە پەرچەکرداری نەخوازراوە و کێشە دروستەکە و بالمناسبە یعنی دەسەڵاتی ئەمنی زۆر درێژە ناکێشێ و منی هیوادار بەخۆیان بچنەوە بەڵێ بەدڵنیاییەوە ئەو بزانن سەیری هەموو دەسەڵات ئەمنیەکانی دەوروبەری خۆیان بکەن کەوتن ئەمانە لەوانە بەهێزتر نین و ئەمانە زۆر لەوانە لاواسترن و بەدڵنیاییەوە هەر سوڵتێک بە شێوازی ئەمنی بەڕێوە بچێ لە ناو خۆی کڕمۆڵەکە خۆی هینەکات یعنی دائەخورێنێ بەزوتت ئێستا بڵێن ناوخۆی حیزبە دەسەڵاتدارەکانیش دووبارە بە ئەمنی کراوە ینی لە ململانێک لە یەکلاکردنەوەی ململانەکان لە هەردوو لاهرەوە هەیە ینی لە هەردوو لا بە هەمان شێوە من گەرانتی دەدەم یانیەوە ڕەنگە لایەکیان دیارە بەزاکەی تریان نادیارە بەڵام بەزەمجار لە کۆنگرە بۆ نمونە پارتی ئەوەی بەڕوونی پیشان نەدا چونکە بۆ نمونە سەرۆکی پارتی جووتی هەندێک وا چاوەڕێیان دەکرد سەرخۆشی لەوانە کرد کە چاوەڕێ بوون فاتحە لەسەر پارتی بخوێنن. من باسی ئەوە ناکەم یعنی بەداخەوە کاک مەسعود هەمیشە وا مامەڵە ناکە کە خۆی گەورە پیشان بات و یعنی کاک مەسعود هەمیشە وا خۆی پیشانەدا کە شتی کۆنی لەلا ئەمێنێتەوە یعنی پێم وابێت ئەو قسەی کە ئاماژەی پێدرا من نەمەزانی بەڕاستی مەبەستی چییە بەڵام ئەو قسەیەنەوە شەشکراوە ئەو ساڵی 96 پێش سیبێکی ئابە ئەو قسەیە کراوە و ئێستا کاک مەسعود دەیڵێتەوە یعنی ئەزانی پێویست ناکە ینی زۆر لەسەر ئەو بابەتانە بڕۆین بەڵام هەر تۆزێک چای خۆت تیشکەی ئاگداری ئەوە بی کە ڕوتی ململانەکان چۆنە بسەرێ بەزەم کۆنگریانی کاریگەری نابێت چکوان دەڵێن لە سەرهەرێن بۆڕۆمە دەڵێن لە پەیوەندی لەگەڵ لایەنەکان لە چینەوە لاپەڕێکی نوێ هەڵدەدەینەوە لە بەرەوە حکومڕانیەکە لای ئەوانە کاریگەری نابێت تەقیمی هیچ حزبێک بە دیاریکراوی و ناوخۆی حزبەکە و ینی بەتایبەتی کۆنگرە و مەسایلی کۆنگرە و کۆنگریان کردووە ئەوەی کە پێوەستە کاریگەر لەسەر کوردستان بڵێمەوە ئەو پارتی کۆنگرەی کردووە و لە کۆنگرەکەی هاتۆتە دەرەوە و ئێستا خطابێکی هەیە و ئەوانە بەڵام من باسی ئەوەکەم کە ئەم بە ئەمنی بوونی ململانیانە لە هەرێمی کوردستان مەترسیە وەگەرتوێ بەڵگەیەکی ڕوون پێوەم بۆ چۆن ینی مەسایلی ئەمنی ڕۆڵی هەیە لە ململانەکانە ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی هەرێمی کوردستان ئێستا کێیە؟ سەرۆکی ئەنجومەنی ئاسایش؟ نە ڕاوێژکاریە کە بە پێی سەرۆکە بەڵام ناوی ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایش ئەبێ سەرۆکی هەرێم دایبنە کێیە؟ کەس نییە نایزانی هەر لای سەرۆکی حکوومەت نییە ئێستا کە پێشترە و خۆی ئەو ڕۆڵی نەبینی؟ ئاجا ئاخر ئەمەیە یعنی بۆیە پێدەڵێن ئەو پۆستە ئەبێت لە ناو قەوسە سەرۆکی هەرێمێک لای کاتەوە مەسەلەن کاک مەسعود کاتی خۆی کە سەرۆکی هەرێم بوو مەسرور بارزانی کرد بە ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایش بەڵام لە دوای ئەوە ئێستا ئەو پۆستە نییە پەیوەندی بۆ ململانیان بۆ دۆخی سلەیمانیش حاڵەتە ئەمنیەکە ئێستا ئەمڕۆ خۆپیشاندانی خوێندکاران هەبوو بۆ دەرماڵە بە هەمان شێوە جۆرێک لە ینی ڕوبەڕووبوون و هێزە ئەمنیەکان هەبوو و لە کەلاریش دوو گەنج کە تەمەنیان لە 18 ساڵ لەسەر خۆپیشاندنەکانی 2020 سزا دراون خوێنەوەت بۆ ئەمەش چییە؟ کێشەی یەکێتی لەوەیە کە هەمیشە ئێوە لاسایی پارتی بکاتەوە لەو پرسانە و پێی وایە کە پێویستەکات بە قەبزەیەکی ئەمنی
ئاسایشی خۆی دابین کە لە ڕاستیە ئەمە مەیسەر نابێت لە منطقەیە مەیسەر نابێت و حەق بوو لەبەر تێ بکەن کە ئەم ناوچەیەکی زۆر کراوەیە و ئاسان لە سەردەمی بەعسی ڕەنگە نەتوانراوە ئەو قەبزا منیە بسەپێنرێەوە یەکێتی ئەمە شەرعەتی خۆی لەدەستدا بەوە شەرعەتی بوونی خۆی لەدەستدا بەوە بەڵام سەبارەت بە ئەبینین ئەو هەمیشە ڕوبەڕووی خۆپشاندانەکانە بنەوە بە شێوازێکی تند و ئەوە بەڵام لەو هینە بەڕاستی زۆر سەرنجی ڕاکێشان ئەوەی کەلا گرتنی ئەو دوو خۆپشاندەرە بزانە چ نادادیەکی گەورەیە بە ناوی دادوەریەوە لە هەرێمی کوردستان ئەکرێت ئەوانەی بەرپرسن لە ڕاکردنی خەڵکی کوردستان و مردنیان لە دەریاچەی ئیجە و کەناڵی ئینگلیز دادگایی ناکرێن ئەوانەی بەرپرسن لە مردنی خانەنشین لە موچەی خانەنشینی دادگایی ناکرێن ئەوانەی بەرپرسن لەوەی ئەو گەنجانە و هەزاران وەکو ئەو گەنجانە بێکار بن دادگایی ناکرێن ئەوانەی بەرپرسن لە دزینی ببورن من قەت وشەی ئەوە بەکار دزین بەکارنیانە بەتاڵان بردننی داهاتی خەڵکی کوردستان دادگایی ناکرێن بەڵام دوو گەنج لەسەر سووتاندنی سیارێک و پرزگەیەک حکومە درێن بە 4 ساڵ کە قسەشێ بەڵگەکان وایوانە ئەمە نادادیەکی گەورەیە بە ناوی سیستمی دادوەریەوە لە هەرێمی کوردستان ئەکرێت یعنی ئەمە دەلالەتێکی زۆر ڕوون و واضحە لەسەر ئەو شێوازی حکومڕانی لە هەرێمی کوردستان ئاگوزێرە باش بەس پێویست بە ناکوکانی پارتی یەکێتیش قوبات تاڵەبانی بەشداری دووکۆ بنەوەیان چۆنی وەزیرانی نەکردبوو یەکێتی دەڵێ حکومڕانێک کە ڕاست دەکەنەوە دایانەوێت ڕای بگرن دەتوانن ئەمە بکەن خۆیان یاخود خۆیان بەشێکن لەوەی کە ئەم پارتی کۆنتترۆڵی هەمە و بڵین داهات و بڕیاری سیاسی و پەیوەندیەکان و هێزی چەکداری هەرێمی کردووە ئەگەر پێت وایە پارتی دروست نییە شێوازی حکومڕانی پارتی دروست نییە پێویستە کات تۆ شێوازێکی حکومڕانی جیاواز شانبێ بۆ ئەوەی شەرعەتی ئەوە وەربگری کە داوا لە ویشکەی بیگۆڕێ بەڵام کاتێک کە تۆ بە هەمان ئەو ئالێتانە مامەڵاکی کە پارتی مامەڕی لەگەڵاکە خەڵک وا تێگا کە ئەمە زیاتر ململانەی حزبی بەوە نەک ئەوەی کە ململانە بێت لە پێناوی هێنانەکانی چاکسازی لە هەرێمی کوردستان جیاوازی بینی یەکێتی و پارتی زۆر جار هەر جیاوازێکە چییە وڵین کۆپیەکە زۆر کەمە بێتەوە یعنی خەڵک جیاوازێکی ئەو تۆ نابینێ لە نێوان خۆی بەدڵنیاییەوە ئێمە هەمومان نەزانین کە پارتی پایتەختی هەرێمی کوردستانی لە سیوێکی ئابی 2000 سیوێکی ئابی 96ەوە گرتووە بە یارمەتی دەبابەکانی بەعس و لەو کاتەوە ئەوێ حکومڕانی هەرێمی کوردستان بە تەواوەتی بۆ خۆی یەکلا بکاتەوە ئێمە هەمومان نەزانین کە پارتی ئەوێت پارێزگای سلێمانی کەمترین پرۆژێکە ئەنجام بدرێ لە 2009 هەوڵێەوە درێ کە کەمترین پرۆژە لەم ناوچەیە ئەنجام بدرێ و ئەم ناوچەیە لەسەر پێی خۆی ڕانەوەستێ ئێمە ئەزانین کە پارتی هەمیشە ئەوێت کە لەم ناوچەیە ململانی تند هەبێ بۆ ئەوەی یعنی تەنانەت دەرفەتی ئەوەی هەبێت دەستێوەردانی چەکداری بکە لەم ناوچەیە بەڵام بەرەنگاربوونەوەی ئەمانە بە هێنانەکایی شێوازێکی تر لە حکومڕانی ئەکرێ کە جیاواز بێت لەو حکومڕانی کە پارتیەکە کێ دەستی یەکێتی و ئەوەی کە ماوەتەوە لە گۆڕان ئێستا گرتبووی کە لەم ناوچەیە حکومڕانیەکی باشتر ئەنجام بن شەفافێتێکی زیاتر هەبێت گەندەڵی نەبێت یعنی سەرانە لە خەڵک نەسەندرێ سەرانە لە بازرگان نەسەندرێ قاچاقچێتی نەبێت کێ ڕێگرتبوو لەمەی کە ئەمە بکرێت بۆیە من ئەزانم کە یعنی شێوازی حکومڕانی پارتی چۆنەوە ئەمە دژی وەستاینەوە ئەوە وازەحە ینی بەڵام لە هەمان کاتیشە یەکێتی ئەگەرەوێت خەڵک بڕوای پێ بکات کە ئەوێ ئەو بۆ سێنێ ئەبێ حکومڕانیەکەی خۆی چاکە پێشەوەی کە ڕخنە لەوەگرێت هەر لە سیستەمی بڵێن حزبی بنەما خێزانیەوە تا ئیدارەدانی هەموو شتێک یانی ئەو شێوازی ئیدارەدانی کە ئێستا لێرە لەم ناوچەیە هەیە خۆی وازەحە یعنی سەکۆ لای کەس شاراوە نیە و کەسیش قەتیش لای کەس شاراوە بۆ ئێمە دوو ئیدارە حزبیمانەیە لە هەرێم دوو ئیدارە باشە بەس وەکو بۆ هەڵبژاردنەکانی داهاتوو ئێستا دەبێت چی بکرێ یاخود ئێستا لایەنەکانی ئۆپۆزیسیۆن ئەگەر مادەم نەستنەوە ناو کۆبنەوەکانی پەرلەمانە بۆ یاسای هەڵبژاردنە بۆ کۆمیسیۆنە دەبێت چی بکرێ یاخود بەرەیەک دروست دەبێت بۆ داهاتوو لە ڕاستیە لایەن و کەسە ئۆپۆزیسیۆن و ناڕازیەکان
چەند جار باسمان کردو کە پێویستە کات واز لەم پەرتەوازەیی خۆیان بێن ئەگەرانەوێ ئەدائێکی باشیان هەبێت ئەگەر ئەیانەوێ نوێنەراتی خەڵک بکەن باش پێویستە کات لەسەر بەرنمەیەکی گونجاو ڕێبکەون و کاری بۆ بکەن و بە ئەرکی خۆیان هەستن یان چونکە ئەوانە بەرپرسیارن تۆ حزبی سیاسی دروست کردو بەرپرسیاری بەرامبەر بە خەڵک بەرپرسیاری بەرامبەر بە دەنگدەرەکانت پەرلەمانتاری خۆ هەڵبژاردۆ بە هەمان شێوە پەرلەمانتاری ژنی لەبەرەوەی سیاسیەکی خاوەنی ڕۆیا و بیرروبۆچوونی بوویت لە ڕابردوو پێویستە کات بەرپرسیارەتی خۆ جێبەجێ بکەی و بەرپرسیارەتەکەش دەما بێ کە ئێمە چیتر بە ئەنجامدانی هەڵبژاردننی پرگڕێ و گۆڵ و تەزویر ڕازی نەبین بەڵکو داوای ئەنجامدانی هەڵبژاردننی نەزیح بکەین لەلایەن کۆمسیۆنێکی باشەوەمە بەچی دەکرێت سە بۆ نمونە ئەوەدایانەکان لە پەرلەمان هاتوونەتە دەرەوە بەچی دەکرێنی ئەوەی کە زەمینە سازیەکە فشارەکە چیە بۆن فشارەکە توانێت ڕێگای جیاواز بگرێتە بەر هەر لە ڕێگای دادگاوە بیتە کە ئەوە بەشێکی وە دەستمان پێ کردووە و لە هەمان کاتیشە لە ڕێگای کۆکردنەوەی هەمووانەوە ئەمە گەر هەمووی کۆک بێتەوە هێزێکی گەورە دروستەکە و ئەتوانێت فشار بکە و ئەوەی کە هەر لە ئێستاوە ئەم ئاماژەیە بن بە سوڵتە لە هەرێمی کوردستان بەم دەسەڵاتی هەرێمی کوردستان کە ئیتر وەکو جاران بەشداری لە هەموو هەڵبژاردنێک ناکەین دانی خێر بە هیچ هەڵبژاردنێکان نانین ئەگەر پێشوەخت دەستەبەریەوە نەبێت هەڵبژاردننی نەزیح بێت بەس خۆ یاساکار دەبێت لە پەرلەمانەوە دەربکرێت چارەسەرەکە چیە سەمادە ماوەی بەسەر چوو بێ یاسی هەڵبژاردنەکە کۆمیسیۆنەکە تازە کۆتایی پێهاوی من پێم وایە من نازانم دوایی دادگا بڕیاری چێدات ینی نابێت پێش بڕیاری دادگا بکەوین بەڵام لە ڕاستیە بەو وەزعشی کە لە پەرلەمانی کوردستان هەیە بەو زۆرینەیە کە پارتی لە پەرلەمانی کوردستان هەیە نابێت چاوەڕێەوە بیکە ئەو یاسایە بەدڵی هەمومان چارەسەر بێ بەڵکو خۆی هیچ سیستمێکی هەڵبژاردن نییە وەکو سیستمی هەڵبژاردن سلبیات و ایجابیاتی خۆی نەبێت ئێمە لەبری ئەوەی کە تازە ئەو پەرلەمانە ئێستا وای لێ هات و پەرلەمانێکی تحت تەڵەبە و پەرلەمانێکە زۆرینەیەکتیا حاکمە کە ئەوێ ئەو یاسایە بەردەوام بێت بەڵام پێداگر بین لەسەر نەزاهەتی هەڵبژاردن بەوەی بۆ نمونە بایۆمتری تەنها پێوەەر بێت بۆ دەنگدانی ئەلکترۆنی بێت ژماردنی دەستی و نەزاهەتی پرۆسەکە سەرپەرشتی نێودەوڵەتی ئەمە بکەینەین داواکاری وەگەرنا تازە ینی ئەو پەرلەمانە بەو زۆرینەیە ناتوانانی وای چاوەڕێ لێ باشە ئەگەر ماوەشی بەسەر نەچوایە کە ئەو یاسای چاکردەیە باشە بەس ئەگەر لە حاڵێکدا وەکو گریمانەیە دادگا بریارێکی داوتی نادەستوریە چی ڕوودەدا بۆ نمونە دادگای فیدراڵی بڵێ درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان بۆ نمونە نادەستوریە چونکە کاتی خۆش قسە لەسەرەوەیە بۆ نمونە لە 15 شوبات لە 15 دوی بڵین بڕیا دەرچوو بۆ مەسەری یاسای نەوتوغاز کە یاسای نەوتوغازی هەرێمی هەڵوەشاندەوە بەڵام تا ئێستاش جێبەجێ نەکراوە بۆ چون چیە چونکە ئەو جیاوازش دەکرێن خەڵک ئەو جیاواز دەکە دەڵێن بڕیارەکان جێبەجێ ناکرێن زانی وردە وای لێیە ئەم سوڵتەیە هەرێمی کوردستان هەر تەنها ئەوە نابێت کە سوڵتەیەکی شکست خواردەوە بەڵکو بێ بە سوڵتەیەکی لە یاسا دەرچوو جێبەجێ نەکردنی بڕیارەکانی دادگای باڵای فدرالی بەمانایەوەیە تۆ ڕێز لە یاسا و ڕێز لە دەستور ناگریت ڕێیت هەرچیە هەیە بەرامبەر بەم دادگایە یعنی سەیری کە هەموو ئەترافەکانی عێراق سەرباری هەموو ناکۆکیەکانیان بەڵام دادگای باڵای فدرالی هەر بڕیارێکەدا ڕێزی لێکردن بۆ نمونە چارچەوەی هەماهەنگی دژی نەتیجەی هەڵبژاردنانە بوون کە هاتەکایەوە بەڵام کە دادگای باڵای فدرالی پەسەندی کرد ڕێزیان لێگرت تەیاری سەڵدیش بە هەمان شێوە کە مەسەرەن ویستیان بە زۆرینە سەرۆک کۆمار هەڵبژێرن کە دادگای باڵای فدرالی بڕیاریدا ئەبێت و لە سەرسێ بێ ڕێزیان لێگرت ئەم سوڵتەی هەرێمی کوردستان بەم شێوەیە مامەڵاکە ماوەیەکی تر ئەبێ بە سوڵتەیەکی لە یاسا دەرچوو باشە بەس چی ڕوودەدا ئەگەر ئەسەنە با پێش برایی دادگانەکەین بەڵام ئەگەر ئەمە ڕوودات پەرلەمان حکوومەت چی بەسەردێ ئەو کاتەیەکێکی مەلەفێکی تر ئیزافا بێ بۆ مەلەفەکانی پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و عێراق کە مەلەفی ڕادەستکردنی ئەو کەسانەیە کە لەلایەن یاساوە لە عێراق داواکراون لەبەرەوەی یاسا جێبەجێ ناکەن ئەوە ڕوودەدات یعنی فەرمانی دەستگیرکردن بۆوانە دەستپێک کە بڕیاری دادگای فیدراڵ جێبەجێ ناکەن زوو یادرەنگی کەوتووە بەڵام ئەگەر بەم شێوەیە بەردەوام بن ئەوە ڕوە ئەمە هەر بۆ یاسای نەوتوغازەیە بۆ شتی ترە بۆ هەر بڕیارێکە کە لە دادگای باڵای فدرالیەوە دەرچێت
باش مادام سوینە سەر پەیوەندی هەرێم و بەغداد سەبارەت بە پێکەنانی حکوومەتی تاوانزە لە 2001 و پارتیش چوونە ناوە پەیمانەتێکی نوێی لەگەڵ چوارچێوەی هەماهەنگی بەناوی بەڕێوەبردننی یا پەیمانی بەڕێوەبردننی دەوڵات حکوومەتەکە پێک هاتووە کارنامێکی جوانی هەیە چی لێ چاوەڕێ دەکەی بەڕێزت لە ڕاستیە ئەو حکوومەتە با لە ئاسی عراقی سەیریکەین دوایی نەسەر پەیوەندەکانی نێوان هەرێم و بەغا ئەم حکوومەتە ئێستا کە لە عراق هاتووەتەکایەوە بە حکوومەتی چانسی کۆتایی ئەم یعنی طبقەی سیاسی عراق دائەنرێ و خۆشیان ئەزانن و فشارێکی زۆریان لەسرە و هەوڵیەوە دەن هەندێک چاکسازی بکەن هەوڵێوادەن بەشێک بەگژاچوونەوەی گەندەڵی ئەنجام بن و هەوڵێوادن خەدەمات دابینکەن و هەوڵێوادن هەلی کار بدۆزنەوە چونکە ئەزانن ئەمە چانسی خێریانەوە ئەگەر ئەمە فەشەل بێنێت سەدر لە پرۆسەکە ڕۆشتە دەرەوە سەدر لەگەڵ خەڵکی ناڕازیەوەوانە بە دڵنیاییەوە جارێک تریانەوە سەر شەقام و زۆر بەتوندی ئەم جارە ڕوبەڕووبوونەوە ئەوەی پێویستە بە کارنامەکەی بۆ نمونە کارنامەکەی باشی ئەوە ئێمە کاتی خۆی باسی ئەومان کرد وتمان ئەو ئین هاوپەیمانی ڕزگارکردنی عێراق ئیمزاکرا بوو هیچ بابەتێکی بەڵێ سێ قۆڵەکە هیچ بابەتێکی پەیوەندیدار بە هەرێمی کوردستانی تیانە بوو پەیوەندیدار بە ناوچە جەناکۆڵەکانی تیانە بوو ئەم کارنامەیە هەندێک لەوانی تایە بەڵام گرنگەوەیە پێداگری لەسەر جێبەجێکردنی بکرێت جێبەجێکردنی ئاسانە دکتۆری سەبن و مادەی 140 کارەکردنەوەی لیژنەکە ئەگەر مانگێکی بۆ دانراوە یا سینی ئۆتۆغاز دەرچوونی لە پەرلەمان 6 مانگی بۆ دانراوە ئەگەر ئەم سوڵتەیە لە هەرێمی کوردستان بە دوای دەستکەوتی شەخصی و حزبیەوە نەبێ بەڵێ یعنی بۆ نمونە ئێستا سونەکان باشە زوو بە زوو توانیان بڕیارێک لە ئەنجومەنی وەزیرانی عێراق دەربکەن کە بۆ نمونە بین ئەمە پشتیوانی ئەمنی بۆ خەڵکی ئەو دانیشتوانی کە پێشتر داعشی تیا بووە کۆتایی پێبێن بڕیارەکان پێدەرکردن ئەگەر دەستکەوتی شخصی و حزبی بەلاوە بنێن بە تایبەتی لە مەلەفی نەوت بە دڵنیاییەوە توانن پێداکردن لەسەر جێبەجێکردنی ئەو پرسانی کە پەیوەندیدارە بە ناوچە جەناکۆکەکان و مادەی 140 و یاسایەکی نەوت و غازی متەوازنیش بێتەکایەوە بەڵام ئەگەر هەر بە دوایەوە بن مەلەفی نەوتی هەرێمی کوردستان بەو شێوەی ئێستا کە هەر بەو شێوەی کە ئێستا هەیە بەردەوام بێت ئەوە هەرێمی کوردستان زیانە کازانی بۆچی حکوومەتی اتحادی سوارە ئێستا ئەمانە پیادە سوارە بۆچی سوارە ئەمە مەسەلە کوردەکەیە لەبەرەوەی بڕیارێکی دادگای باڵای فدرالی پێیە ئەگەر ئەمانە ئامادە نەبن دەستبەرداری هەندێک لەو امتیازاتانە ببن کە امتیازاتی شخصی و حزبیە لە مەلەفی نەوت و غازی هەرێمی کوردستان یاسای نەوت و غاز لە حکوومەتی عراقی دەرناچێت یان ئەگەر یاسایەکیش دەرچێت لە ساڵحی یعنی بەدڵی ئەمان نابێ و ئەگەریش دەرنەچوو ئەو حکوومەتی اتحادیە گەڕێتەوە بۆ جێبەجێکردنی بڕیارەکەی دادگای باڵای فدرالی باشە سێ مانگ لەوە بەرنامەمان کرد بەڕێز کۆمەڵێک پێشبینیت کە دەبێت بۆ نمونە حکوومەتەکە پێک دێت شەڕی ئەهلی دروست نابێ پێشبینی باسیەوت کە هەڵبژاردننی داهاتوو لە بەهاری 2024 بەڕێوە بچێت ئێستا پێشبینیەکە چی پێ دوایە کەی بەڕێوە دەچێت و بۆ حکومڕانی کوردستانیش کە بەم شێوێ لەگەڵ بەغداد بە کوتی بێسپاسەکە وا بزانم ینی قسەکانمان بەو شێوەیە دەرچوو کە باسمان کرد و وەکو بۆم باس کردی ئەمە بە حکوومەتی فورسەی ئەخیر ئەزانرێ و ئەگەر سەرکەوتوو بێ لە ئەنجامدانی مەهامەکانی تا کۆتایی دەورەکە بەردەوامەوە بێ و دوایی هەڵبژاردن ئەنجامەدرێتەوە یعنی لە باشترین حاڵەتە ئێمە بێ چاوەڕوانی هەڵبژاردن بین لە 2024 یان 2025 و سەبارەت بە پەیوەندیەکانی هەرێم و بەغداش پێم وایە کە ئەو شەڕ لەسەر زۆر درێژە ناکێشێ نەخێر ئەنی دووبارە دەڵێن عێراق دیکتاتۆرە و وای لێتەوە چونکە هیچ حکوومەتێک ناتوانێت ڕازی بێ بەوەی کە ئێستا لە هەرێمی کوردستان چونکە پەرلەمان بەدۆ پیسان زۆر بە کوردی بەدەسەڵاتداران دەڵێیت لە کورسیەکانیان ترسن بەدڵنیاییەوە ماوەکە من ناتوانم ماوە دیاری بکەم بەڵام لەقبووە کورسیەکە وازەحە سپاس دەکەم زۆر سپاس بەڕێز دکتۆری یوسف محەممەد سەرۆکی پێشی پەرلەمانی کوردستان سپاسی ئامادەبوون دەکەین زۆر سپاس بۆ ئێوە سپاس بۆم دەرفەت سپاس بەوەی بینەرانی بەڕێز سپاس بە هاوکارانم تا بەرنامەیەکی دیکە واتان لەگەڵ